لە درێژەی بانگەشەی کاندیدان و لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری، ئەنجومەنی کفری و مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری بە ئامادەبوونی سەردارتی لە کۆیی کاندیدی لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری بە شێوەیەکی مەیدانی شاری کفری و بازاڕی شارەکەیان بەسەر کردەوە. ئێمە وەکو ئەنجومەنی کفری کۆمەڵی دادگەری پێشوازیمان کرد لە تیمێکی مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری بۆ بانگەشەی کاک حاجی مامۆستا سەردارتی لە کۆیی بە مەبەستیان یارمەتیانماندا لەگەڵیانە بە هاوبەشی لەگەڵیانە بەناو بازاڕ گرمان خوارد و لەخوا بە زیاد بە خەڵکی بەعام بە زۆربەی ینی وعدیانداکەوە دەنگمان پێ بدەن و ئینشاڵڵا سەرکەوتووە بین. خستنەوڕووی پەیامی کۆمەڵی دادگەری و کارنامەی تاکە کاندیدی سنوورەکە ئاماجی سەرەکی ئەم سەردانە بوو. هاوڵاتیان و کاسبکارانی شارۆچکەی کفریش وێڕای پێشوازی گەرمیان لە کاندیدەکەی کۆمەڵ و تیمی بانگەشەی لیستەکە هیوای سەرکەوتنیان بۆ خواستن. بەناوی خوای گەورە و میهرەبان لە درێژەی کار و چالەکیەکانمان بۆ سەرخستنی لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری ئەمڕۆ هاتوونەتە شاری کفری، دوکان و دوکان و بازار بە بازار ئەگەڕێن بەمبەستی ئەوەی لیستەکەمان سەر بخەین. سوپاس بە خوای گەورە ئێمە هەموو شار و شارۆچکەکانی گەرمیان ئەگەڕێن و ئێرێش وەکو کفری یەکێکە لە شارەکانی گەرمیان. سوپاس بە خوای گەورە خەڵک بەدەمەوە هاتنی زۆر باشە، خەڵک ئەم جارە بڕیاریان داوە دەنگ بدەن وەکو جارەکانی پێشوو نەبێت. لای خۆشیەوە کاندیدی ژمارە سیوەیەکی لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری دەڵێت 11 ساڵ وەکو مامۆستای ناڕازی لەسەر شەقام بووم و دەمەوێت ئەو دەنگە ببەمە پەرلەمان. من وەکو خۆم کاندیدی ژمارە سیوەیەکی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی کۆمەڵی پێشنیاز یاسام پێیە ئەیخەمە ڕوو بۆ خەڵک تاوەکو بتوانم لە پەرلەمان ئیشی لەسەرکەم. لە ڕابردووە 11 ساڵ لە شەقام بووم وەکو مامۆستایەکی ناڕازی، ئێستاش ئەمێ ئەم دەنگە ناڕازیە بەکردار بخەمە نێو پەرلەمانەوە ئیشی لەسەرکەم. ئینشاءڵڵا خوای گەورە هاوکارمان بێەوە دەنگی هاوڵاتیان دەستبێنین. ئینشاءڵڵا ئەم ستەم و زوڵم و نەعەدالەتی ڕائەگرین و لەم قۆناغا ڕایەگرین ئینشاءڵڵا. لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردنەوە کارەکانی بانگەشە و سەرخستنی لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری لە گەرمیان بە شێوەیەکی فراوان دەستی پێکردو و ئەندامان و بەرپرسانی کۆمەڵی دادگەریش لە ناوچەکە گەشتبینن بەوەی ژمارەیەکی بەرچاو لە دەنگدەران لیست و کاندیدانی کۆمەڵی دادگەری هەڵدەبژێرن. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کفری.